سلاوتان لەبێت نازەنین گۆرانم لە شەقامی فەراهیدی لە بەسڕە. تەبان لێرە ڕوبەڕووی کێشەیەکی بچووک بووینەوە. تاوەکو ئێستا دەرکەوتنی کچان لە پێشی کامیرا هەندێک قورسە، هەندێک زەحمەتە لێرە، بەڵام لە بەختی ئێمە ئەمڕۆ کچێکی زۆر باش میوانمان ئەبێت پێکەوە گفتوگۆ لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەین و هەموو ئەو شتانەی بەبیرتان دێت. با پێکەوە میوانەکەمان ببینین. سڵاو، سپاس بۆ میوانداریەکەتان. ناوم ڕابیعە حەیدەرە، تەمەنم 20 ساڵە و دانیشتووی پارێزگای بەسڕەم. ئەمە یەکەم جارمە لە هەڵبژاردنەکاندا دەنگ دەدەم. ڕابیعە پێم بڵێ ڕای تۆ لەبارەی ڕۆڵی کچان لە کۆمەڵگەی بەسڕەدا چییە؟ بەسڕە لە کۆمەڵگەی بەسڕە دەبینم ژنان ئێستا و بە تایبەتی لەم کاتەدا و بەهۆی گۆڕانکاریەکانی پێشۆوە لە ڕووی هەلی کارەوە ڕۆڵێکی گەورەتریان هەیە. ئێستا دەبینین ژنان لە هەموو شوێنێکدا ڕۆڵیان هەیە، لە هەموو کارێکدایە. باشە، خەونی تۆ چییە؟ حەز دەکەی بەکوێ بگەیت؟ خەونی من ئەوەیە ماندووبوونم لە خوێندندا بە فیڕۆ نەڕوات. من ماندوو بووم و کۆشم کرد و شەو و خونیم کێشا و خوێندم بۆ ئەوەی لە کۆتاییدا بە خەونەکەم بگەم. هیوادارم بەرهەمی ماندووبوونم لە دەست نەچێت. خەونم ئەوەیەدا بمەزرێم و خزمەتی زۆرترین خەڵک بکەم. واتە تۆ ئێستا قوتابیت و لە ئێستاوە ترست لە داهاتوویە؟ بەڵێ، بێگومان لە داهاتوو دەترسم. هەز دەکەی ناتوانانی ئەو خەونە لە بەسڕە بەدیبێنی؟ بەڵێ، هەستێک هەیە، نەک تەنیا لە بەسڕە بەڵکو لە هەموو پارێزگاکانی عێراق کە ئەگەر دەرچووم ڕەنگەدا نەمەزرێم. هۆکاری ئەم هەستت چییە؟ ئەم هەستە لە دۆخی دارایی حکوومەت و دۆخی دامەزراندن و هەلی بەردەم گەنجانەوە سەرچاوی گرتووە. هەموو شتێک بەندە بە واستەوە. ئەگەر واستت هەبێت دادەمەزرێت، ئەگەریش نەتبێت ڕەنگەدا نەمەزرێت. باشە، هەرچەندە زوو دەچمە سەرباسی هەڵبژاردنەکان، بەڵام دەمەوێت پرسیارێکت لێ بکەم. ئەم بیرکردنەوەیە کاریگەری لەسەر هەڵبژاردننی بربژێر هەیە؟ بەڵێ، بێگومان کاریگەری لەسەر هەڵبژاردننی بربژێر هەیە. کاتێک بڕیار دەدەین کەسێک هەڵبژێرین دەبێت کاری پێشووی ببینین. هاوڵاتی بەسڕە ئێستا بەدەست چێوە دەناڵێنێت تاوەکو بچێ دەنگ بدات و چی لە بربژێر دەوێت؟ تەنیا مافەسادەکانی ژیانی دەوێت. بۆ نمونە ئاوی پاکی دەوێ، نەک ئاوی پیس و سوێر کە نەخۆشی لێ دەکەوێتەوە. دامەزراندنی دەوێت. کاتێکیش کار دەکات دەیەوێت بەرهەمی ماندووبوونی خۆی ببینێت. ماشەڵڵا تۆ زۆر هۆشیاریت. خۆشبەختە هاوژینەکەت کە لە پشتی کامیرەوەیە. مادام ئاستی هۆشیاریت بەم شێوەیە و ئاوا بیر دەکەیتەوە، ئەگەر دەرفەتێکت پێ بدرێت پەیامێک ئاراستەی کچانی بەسڕە بکەیت، چیان پێ دەڵێیت؟ حەز دەکەم پێیان بڵێم بە هیچ شێوەیەک کاریگەری دۆخی سیاسیان لەسەر نەبێت، نە لە ڕووی دامەزراندن و نە لە هیچ ڕوویەکی دیکەوە، بەڵکو لەسەر خەونەکانیان بەردەوام بن. ئەگەر لە عێراق دەرفەتیان دەست نەکەوت، ئەوە لە دەرەوەی عێراق دەستیان دەکەوێت یا خۆیان دروستیەکەن. ئەگەر دەرفەتی گۆڕانکاریت پێ بدرێت، حەز دەکەی چ شتێک لە بەسڕە بگۆڕیت؟ زۆرترین شت کە حەز دەکەم لە بەسڕە بیگۆڕم بێگومان لە ڕووی ئاوەدانکردنەوەیە. گومانم لە هەوڵەکانی بەڕێز عیدانی و بەردەوام لە بیناسازیدا نییە، بەڵام حەز دەکەم زیاتر ئاور لە خەڵکی هەژار بداتەوە. واتە ئەو خەڵکی ئێستا بەبێ کری خانوویان موچە دەژین دەبێت لە ڕووی ئاوەدانکردنەوە زیاتر بیریان لێ بکاتەوە. هاوڵاتی دەیەوێت لە ژینگەیەکی تەندروست و جواندا بژی، هەروەها دەیەوێت بە ئاسوودەی بژی، نەک لە ژینگەیەکی جواندا بژی و لە ڕووی ئابووریەوە نائاسوودە بێت. باشە، با باسی هەڵبژاردنەکان بکەین. ئامادەیت بۆ هەڵبژاردن؟ ئەمە یەکەم جارە دەنگ دەدەی. هەستت چۆنە؟ ئەم ساڵ دەنگەدەم چونکە نامەوێت دەنگەکەم و دەرفەتی دەنگدانم بە فیڕۆ بڕوات و کەسێک بیبات کە شایستەی نییە. داوا لە هەمووان دەکەم دەنگ بدەن و گۆڕەپانی هەڵبژاردنەکان بە بەتاڵی جێ نەهێڵن، چونکە ڕەنگە دەنگەکان ساختە بکرێن یان بفرۆشرێن. دەنگ بەو کەسە بدەن کە پێتان وایە شایستەیە. باشە، باسی ئەو چینەت کرد کە نایەنەوێت دەنگ بدەن و دەڵێیت وەرن دەنگ بدەن. هاوڕێت هەیە کە نایەنەوێت دەنگ بدەن؟ بەڵێ، زۆریش هەن. هۆکارەکان چین کە لە کاتی گفتوگۆکردن لەسەر هەڵبژاردنەکاندا باسی دەکەن؟ دەڵێن لە حکوومەت بێهیوا بوون و هەر کەسێک هەڵبژێرین هەرکە پۆستەکەی وەرگرت سەرقاڵی دەبێت و ئێمەی لەبیر دەچێت. ئەمەش ئەوەیە کە لە ڕاستیدا ڕوەدات. چۆن ئەمە کاریگەری لەسەر تۆ نابێت؟ ئەمە کاریگەری لەسەر من نییە، چونکە ڕێگە نادەم هیچ کەسێک شوێنی من یان دەنگی من بگرێتەوە. من دەنگ دەدەم بەو کەسی کە شایەنێتی. باشە، هەندێک جار لە هەڵبژاردننی بربژێردا جەخت لەسەر مەزهەب یان عاشیرەتەکەی دەکرێتەوە. ئایا ئەم بابەتانە کاریگەریان لەسەر تۆ هەیە؟ ئەم بابەتانە لە هەموو پارێزگاکانی گەلی عێراقدا هەن. ئەوان لە کاتی هەڵبژاردندا گرنگی بە مەزهەب دەدەن، بەڵام ئەم شتە کاریگەری لەسەر من نییە، چونکە لە کۆتاییدا
جا سونە بێت یان شیعە ئێمە موسڵمانین و خوددا دەپەرستین مەزهەب دیاری ناکات کە ئایا مرۆڤەکە سەرکەوتووە یان حەزی لە یارمەتیدانی هەژارانە مەزهەب پەیوەندی بەوەوە نییە. باشە تۆ لەنەوەی نوێیت بۆیە پرسیارێکت لەم بارەیەوە لێ دەکەم پرسیارت لێ ناکەم کە ئایا سونەیتیان شیعە چونکەم پرسیارە بە گرنگ نازانم بەڵام ئەگەر تۆ سونەیان شیعە بیت و ئەگەر هەست بکەی باوکتیان هاوژینەکەت دەیانەوێت دەنگ بە بربژێرێکی دەرەوەی مەزهەبی خۆت بدەیت ڕای ئەوان چی دەبێت ئایا ناڕەزایی دەردەبرن؟ لە ڕووی خێزانەکەمەوە ئەوان هیچ کێشەیەکیان نییە واتە بە هیچ شێوەیە گرنگی بە کێشەی تایفی نادەن. باشە باباسی بربژێر بکەین ئەو کەسێک کە تۆ هەڵی دەبژێریت دەبێت چۆن بێت بۆ نمونە وای دابنێت دەبەربژێر لێرە هەن هەمویان دەڵێن ڕابعە دەنگمان پێ بدە و ئێمە ئەوە دەکەین بۆت چۆن یەکێکیان هەڵدەبژێریت؟ یەکەم شت ئەو کەسە هەڵنابژێرم کە ڕێک پێش هەڵبژاردن دەزەکا بە یارمەتیدان و لە بەردەم کامیراکان دەردەکەوێت و بەڵێن دەدا. نەخێرە و کەساڵ نابژێرم من کەسەکە لە ڕێگەی مێژوویەوە لە ڕێگەی یارمەتیەکانی بۆ خەڵک لە ڕێگەی ئەرکەکانیەوە دەبینم هەرکە کەسێکت بینی پێت بڵێت هەڵم بژێرە و بڕەپارێکی دیاریکراوت دەدەمێ کارێکی دیاریکراوت بۆ دابین دەکەم هەرکە ئەمەی وت دەبێت هەڵی نەبژێریت چونکە ئەو لە سەرەتای هەڵبژاردنەوە دەستی با قۆناغی گەندەڵی کردووە هەوڵ دەدا دەنگت بکڕێت پەیامم بۆ هەموو دەنگدەرێک ئەوەیە کە دەنگ بەم جۆرە کەسانە نەدەن. باباسی ئازادی نێوان ئەندامانی خێزان بکەین تۆ ئێستا هاوژینت هەیە ئەگەر پێت بڵێ دەبێت دەنگ بەو بربژێرە بدەیت کە ئێمە دەمانەوێت ئایا خێزانی لەم شێوەیە هەن یان هەر تاکێک ئازادە لە دەنگدان بە هەر کەسێک دەنگ بدات؟ با بڵێن بە دڵنیایەوە خێزانی لەم جۆرە هەن بەڵام لە ڕووی خێزانی ئێمەوە ئێمە ئازادین لە هەڵبژاردندا. تا چەند گرنگە گەنج ئازاد بێ لە هەڵبژاردننی بربژێر؟ ئەم شتە پێویستە بە تایبەتی بۆ ژن ئەو ژنەی داوای ئازادی لە کەسێک دەکات ئەم ئازادیە خوددا بۆی دروست کردویت تۆ ئازادیت لە کارەکە تۆ ئازادیت لەو ژیانی کە تێیدا ئاسوودەیت ئەم شتە داوا ناکرێت بەڵکو ئەرکی سەرشانی هاوژین و خێزانە کە ڕوبەرێکی تایبەت بە ژن ببەخشن. هەز دەکەی دەنگەکەت کاریگەری دەبێت؟ پشت بەخوا هیوات هەیە؟ ئینشاءڵڵا. ئایا هەمیشە هەز دەکەی دەنگی گەنجان لێرە لە بەسرە دەبیسترێت؟ ئایا حکوومەت و دەستەڵات گوێ لە دەنگی گەنجان دەگرن؟ نەخێر نابیسترێت. ئەگەر ببیسترایە ئەوە لە ساڵی 2018دا کاتێک خۆپشاندانەکان لەسەر پیسبوونی ئاو دەستیان پێکرد و لەسەر ئەو بنەمایە ئەو کاتە ئاوەکە باشە بوو پاشان دۆخەکە گۆڕا و شتەکان وەکو خۆیان لێ هاتەوە بەڵکو ئاوەکە خراپتریش بووەوە. تۆ شاسواری خەونەکانت هەڵبژاردووە با بە شێوازێکی تر پرسیارت لێ بکەم بربژێری نمونەیی بەلای تۆوە دەبێت چۆن بێت؟ بربژێری نمونەیی دەبێت ئاور لە هەژاران بداتەوە ئاور لە گەنجە زەحمەت کێشەکان بداتەوە یان ئەو گەنجانەی کە هیچ کارێکیان نییە جاچە ئەوانەی دەرفەتی خوێندنیان بۆ نەڕەخساوە یان ئەو دەرچوانەی کە خوێندویانە و ماندوو بوون و پارێکی زۆریان بۆ داهاتویان خەرج کردووە پێویستە دەرفەتیان پێ بدرێت مەبەستم دامەزراندنە کە لە پلەی یەکەمدایە هەروەها پێویستم بە کارەبایەکی جێگیر هەیە و ئاوی پاکیشم دەوێت کە مافی هاوڵاتیە ئەمە. هاوژینەکەت لەم هەڵبژاردنەدا دەنگ دەدات؟ هاوژینەکەم ناوێت دەنگ بدات چونکە هیوای بە حکوومەت نەماوە. قسەی لەگەڵ ناکەیت هەمیشە ئەحمەد وەرە ئەو هاتۆ بۆ ئەوی پشگیریت بکاوایە؟ چۆنیت ئەحمەد تەندروستی چۆنە؟ بەخێر بێن سەر چاو خاتون بەخێر بێن سەر چاو. خۆشببختی کە ڕابعە زۆر هۆشیار و ڕۆشنبیرە دەزانێت چی دەڵێ و دەزانێت چی هەڵدەبژێرێ بەڵام چۆن ئەو هەموو هیوایی بە داهاتووی پارێزگاکەی و داهاتووی خۆی هەیە کەچی تۆ هیچ هیوات نییە؟ وەڵا ئەو هیوای هەیە بەڵام من هیوام لە دەستداوە. تەمەنت چەندە؟ تەمەنم 24 ساڵە. بۆچی لەم تەمەنەدا هیوات لە دەستداوە؟ وەڵا هیوام لە دەستداوە لە 2023 تاوەکو ئێستا کە 2025 هیچ شتێکمان دەست نەکەوتە و هیچ شتێکمان لە هەموو عراق نەبینیوە نەک تەنیا لە بەسرا. ئەو شتە چیە کە پێویستت پێیەتی و نییە؟ وەڵا پێویستم بە زۆر شت هەیە من بێکارم خزمەت گوزاری نییە ئەو ئاوەش سوێرە باشە هەموو شتێک واتە ئەوەی لە ماڵەوە هەیە. هەمیشە لە ماڵەوە باسی ئەم بابەتانە دەکەن؟ بەڵێ. ئەگەر ئەو پێت بڵێت هیوام هەیە و تۆش پێی بڵێیت نا چۆن وەڵامت دەداتەوە؟ ئەو هیوای هەیە منیش پێی دەڵێم نا من هیوام نییە و هانیشی نادەم کە دەنگ بدا. بەڕاست؟ بەڵێ وەڵا هانی نادەم دەنگ بدات. هەز دەکەی و پەشیمان دەبێتەوە؟ پەشیمان دەبێتەوە چکە هیچ شتێکمان وەرنەگرتووە واتە لە 2005 تاوەکو ئێستا هیچیان نەکردووە ئەم ساڵ شتێک دەکەن
ئەگەر کەسێک ببینم کار بکات هیوام بۆ دەگەڕێتەوە. ئەو هیوایە چۆن دەگەڕێتەوە؟ ئەگەر کەسێک ببینم بۆ هەموو عێراق کار بکات، نەک تەنیا بۆ بەسرە. من تەنیا باسی بەسرە ناکەم، بۆ هەموو عێراق کار بکات. ئەو کاتە هیوام بۆ دەگەڕێتەوە کە کاتێک بەڕوونی ببینم کار دەکات. ئێستا نایان بینین، تەنیا لە نزیک هەڵبژاردنەکان دایان بینین. ئەم کار دەکات و ئەو دابەش دەکات، ئەم شەقامێک خیرتاو دەکات و ئەو شتێکی کردووە، بەڵام دوای هەڵبژاردنەکان هیچ کەسێک نابینین کار بکات. گەنجانی بەسرە لە چیان کەمە؟ وەڵا کاریان کەمە. زۆربەی گەنجان دەبینیت دانیشتون و بێکارن، کار نییە. سەرڕای ئەوەی بەسرە بە قورسایی مرۆیی و ئابووری و بازرگانی دادەنرێت و سێم گەورەترین پارێزگایە و لەگەڵەوە پشتگوێ خراوە. هەموو ئەمانە تەنیا ڕاگەاندنن، ئەم شتانە لە واقعدا نین. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئەوی لەگەڵمان بووی. ڕابێ پێم بڵێ حەز دەکەیت چ لە کۆمەڵگەی بەسرە بگۆڕیت؟ بێگومان ڕێژەیەکی کەمی بیرۆکە هەن کە ژن لە ڕووی کارکردن و پۆشاکەوە کۆت دەکەن. بۆ نمونە ئێستا لە ڕووی دەستدرێژی و هەراسانکردنەوە دەڵێن دەستدرێژی دەکرێتە سەر ژن چونکە پۆشاکەکەی جوان نییە یا گونجاو نییە. ڕاستە پۆشاک ڕۆڵی هەیە، بەڵام ئەمە هانت نادا کە دەزوەر بدەیتە ئازادیەکەی، دەزوەر بدەیتە ژیانی و شتی بەسەردا بسەپێنیت. هەروەک چۆن ئیسلام پۆشەی بەسەر تۆدا سەپاندووە، ئاواش چاوپۆشیکردنی بەسەر تۆدا سەپاندووە. سپاس بۆ تۆ، زۆر دڵخۆش بووین بەبوونت لەگەڵمان ئەمڕۆ، هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین لە ژیانت. ئێمە تەواو بووین، حەز دەکەم پێمان بڵێیت پەیامت چییە بۆ ئەو بربژێرەی کە دەنگی پێدەدەیت تو بۆ پەرلەمانی عێراق بەگشتی؟ پەیامم بۆ بربژێر ئەوەیە دوای ئەوەی دەگاتە پۆستەکەی یان دوای ئەوەی ناوی دەردەچێت و لە هەڵبژاردنەکاندا دەیباتەوە گەل لەبیر نەکات، هەموو ئەو بەڵێنانەی پێی داون بۆیان جێبەجێ بکات و ئەو کارانەش بکات کە بەڵێنی پێداون.